شەڕی ئێران و ئیسرائیل ئەستێرەی بەختی نێچیروان بارزانی لە تاران دەگەشێنێتەوە. بۆچی ئێران ئێستا وەک یەک ئاراستە سەیری پارتی ناکات؟ بەهۆی هەڵوێستەکەی لە کاتی شەڕی ئێران و ئیسرائیل، میدیا و لایەنەکانی حکوومەتی ئێران ستایشی ڕۆڵی نێچیروان بارزانی دەکەن. نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم لە کاتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران دژایەتی خۆی بۆ هێرشەکانی ئیسرائیل دەربڕی. ئەو هەڵوێستەی نێچیروان بارزانی و بێدەنگی ئاراسەکەی دیکەی پارتی وای کرد لەسەر ئاستی میدیای ئێرانی و دیبلۆماسیە وڵاتە زۆر ستایشی هەڵوێستەکانی بکرێت. لەم بارەوە سایتی کورتپرێز نزیک لە حکوومەتی ئێران نووسیویەتی تاکە دەنگی هاوسەنگ و دووربین دەنگی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم بوو، ڕوخسارێک کە وەک 2017 بە دوور لە هەیەجان و جۆش و خرۆش هەڵوێستێکی هاوسەنگ و گونجاوی نیشتیمانی گرتە بەرو هەوڵی دا هەرێم لەوە بپارێزێت کە ببێتە قوربانی شیکردنەوەیەکی ڕووکەشانە. لە بەرامبەردا سایتەکە ڕەخنە لە ئاراسەکەی دیکەی پارتی گرت. نووسیویەتی هەندێک لە ڕوخسارە حیزبیەکان وایان زانی ئێران بەرەو ڕوخان یان لاوازبوونی جدی دەڕوات. گوتاری توندی ئەوانیش لە دژی بەغدا هەر لەم تێگەیشتنەوە سەرچاوەی دەگرت. لەلایەکی دیکە ئاژانسی تەزنیمی ئێرانی نووسیویەتی نێچیروان بارزانی لە ساڵی پارەوە دوای دیدار لەگەڵ خامنەی ڕابەری ئێران دەخوازێت پەیوەندی فراوانی لەگەڵ ئێراندا هەبێت. لە ماوەی جەنگی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیلیشدا زنجیرەیەک هەڵوێست و جموزۆڵی کردووە کە مای پێزانینا لە ئێراندا. دوێنێش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کونسوڵی ئێران لە سلێمانی هەمان شێوەستایشی هەڵوێستەکانی نێچیروان بارزانی کرد. نزیکبوونەوەی نێچیروان بارزانی لە ئێران لە کاتێکدایە ئاراستەی مەسرور بارزانی لە ناو حیزبەکە چاوەڕێ بوون بەهۆی لێدانەکانی ئیسرائیل لە ئێران. بێگەی لایەنەکانی ئێستای حکوومەتی عێراق لە ئێران نزیکن لاواز بێت بۆ ئەوەی بتوانن مەرجەکانی خۆیان بەسەر بەغدا بسەپێنن. بەڵام وا دەردەکەوێت دیبلۆماسیەتی نێچیروان بارزانی لەو گرەوە سەرکەوتووتر بێت.